بەڵێ وەڵا سڵاوتان لێبێ ئەم کاتەی ئێوە بینەرانی بەڕێزیش باش وەکاری پێکنێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە زۆر ڕوونە لە ڕاستیە لایەنی دەسەڵاتدار کە پێ بە پێ ناوەکان گەیشتووە لە پارێزگاوە بەرز کراوەتەوە بۆ وەزارەتی ناوخۆ لە وەزارەتی ناوخۆشەوە بۆ دیارە بۆ ئەنجومەنی وەزیران بەرز کراوەتەوە بەڵام لە ڕاستیا وەزیری ناوخۆ هەمشتێکی لەسەر نووسیوە لە هەمشەکە کە بە گوێرەی ئەو هەواڵانە بە ئێمەی ئەندامانی دەستنیشان کرا و گەیشتووە کە نووسراوە کاندیدانی پارتی لەگەڵدا نییە کەواتە و تێبینیە ڕایگرتووە بەداخەوە کەواتە هۆکارێکی حیزبیە بووە بە هۆکاری ئەوەی کە ناوەکان کە 22 ناون ڕابگیرێن نە ئەوەیە کە پارتی سێ ئەندامەکەی خۆی بنێرێت و بە کۆی هەر 25 ئەندامەکەوە واژۆ لەسەر ناوەکان بکرێەوە نە وەزارەتی ناوخۆش کە وەزارەتێکە هەیمەنە و هەژمونی پارتی دیموکراتی کوردستانی بەسەرەوەیە واژۆ لەسەر 22 ناوەکەی تر بکات. زۆر باشە باس لەوە کرد کە پارتی دیموکراتی کوردستان سێ ئەندامەکەی خۆی نانێرێتەوە بەشداریان پێ ناکات هۆکار چییە کە تاوکو ئێستا ناوی سێ کاندیدەکەی خۆی نەناردووە بۆ پێکهێنانی ئەنجومەنەکە؟ تەسەورەکەم پارتی دیموکراتی کوردستان بیانۆ بگرێت چونکە لە ڕاستیە هەموو لایەنەکان ئیستحقاقی ئینتیخابات هەڵبژاردنەکانی 30/4/2014 بکرێ بە پێوەر بۆ دیاریکردنی ڕێژەی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە بەڵام پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕێژەیە کە 3 کورسی بەرکەوتووە ڕازی نییە واتە عملەیەکی ماتماتیکیە لەو عملیە ماتماتیکیە پارتی دیموکراتی کوردستان 3 کورسی بەرکەوتووە بەڵام بەداخەوە ئامادە نیە ناچێتە ژێرباری ئەوەی کە 3 ئەندامەکەی بنێرێ لە ڕاستیە ئێمە سەرنجێکمان هەیە کە ئەو لیژنەیەی کە پێوترێ لیژنەی دروستکردنی پارێزگای هەڵەبجە بەرپرسیارە لەوەی کە بابڵین ئەم دەردەشەیە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان و لەگەڵ وەزارەتی ناوخوا بکە چونکە پارتی دیموکراتی کوردستان خەڵکی پارێزگای هەڵەبجە هەموو شاهیدن کە پێشتر فۆکەسی خستبووە سەر قایمقامی قەزای ناوەندی پارێزگای هەڵەبجە بەڵام ناوی بەڕێز نوخشە ناسیح بەرز کرایەوە بۆ ئەنجومەنی وەزیران پارتی بەبێ دوودڵی واژۆی لەسەر کرد کەواتە فۆکسەکەی ئەم جارە لەسەر ئەنجومەنی پارێزگایەوە نایەوێ ئەنجومەنی پارێزگا دەست بەکار بن ئەگەرنا ئەبوو پێشتریش واژۆیان لەسەر ناوی قایمقامی ئێستای هەڵەبجە نەکردایە. زۆر باشە کاک هادی لە ئێستادا هیچ لایەنێکی سیاسی ماوە جگە لە پارتی دیموکراتی کوردستان کە ناوی پاڵێوراوەکانی پێشکەش بکات بۆ پێکهێنانی ئەنجومەنەکە؟ نەخێر قوربان قۆناغی ناردنی ناو نەک قۆناغی ناردنی ناو تێپەڕیوە بەڵکو بە چەند فلتەرێک شاد تێپەڕێنراوە کە ئەویش پارێزگاری هەڵەبجە کە پارێزگاری پێشوو بە ڕێز کاک عەبدوڵڵا نەورۆڵی ڕێکاری یاسایی گرتوۆتە بەر و ناوەکانی تێپەڕاندووە بۆ وەزارەتی ناوخۆ و پێشتر وتمان وەزارەتی ناوخۆش تێپەڕاندووە بۆ ئەنجومەنی وەزیران بەڵام بەو هەمشەی کە خۆیان لەسەریان نووسیوە. زۆر باشە کاک هادی بەپێی یاسای ئەنجومەنی پارێزگاکان ناکرێت ئەگەر لایەنێکی سیاسی ئەو ئیستحقاقی کە بەدەستی هێناوە ئەو دەنگانەی لەو پارێزگا بەدەستی هێناوە ئەگەر بێت و بەشداریان پێنەکات لە پێکهێنانی ئەنجومەنی پارێزگاکەدا بەبێ ئەم لایەنە ناتوانرێت ئەنجومەن پێک بهێنرێت یاخود ئەنجومەنی وەزیران ناتوانێت واژۆ لەسەر ئەندامانی دیکە بکات بۆی کە ئەنجومەنی پارێزگاکە پێک بهێنن؟ بەڵێ هەڵبەت ئێمە دڵخوازی ئێمە نییە کە ئەو لایەنە سیاسیە ناوی نەناردووە تەمەنامانە خواست کە سەرەڕای هەر بارێکی سیاسی نەگونجاو لە کوردستانە تەمەنامانە کرد پارتی دیموکراتی کوردستان لانی کەم بەشدار وایە لە دەسەڵاتی تەشریعی و ڕقابی لە حکوومەتی خۆزیەی پارێزگای هەڵەبجە بەڵام بە گوێرەی یاساکە کە جەناب و پرسیاری لەسەرەکەی لە یاساکەدا هاتووە باس لەوە کە پارێزگای هەڵەبجە 25 ئەندامی ئەبێت
کەمتر نەبێت لە ببورن زیاتر نەبێت لە 25 ئەندام، یعنی حەدی ئەدنای دیاری نەکردووە بەڵام حەدی ئەعلای دیاری کردووە کە بریتیە لە 25 ئەندام ئەنجومەنەکە، واتە حەدی ئەدنای دیاری نەکردووە ئەتوانرێ بە کەمتر لە 25 ئەندامەوە ئەو ئەنجومەنە پێک بهێنرێ. سەرباری ئەوەی ئێمە هەرگیز ناخوازین ئەو ساو ئێستشکە ئەو ئەنجومەنە بەبێ هیچ لایەنێکی سیاسی کە ئیستیحقاقی انتخابی خۆی بەدەستێناوە پێک بهێنرێ، بەڵام پارێزگای هەڵەبجەش هەموو چالاکوانانی مەدەنی و خەڵکی شارەکە پیاماقولان و مامۆسایانی ئاینی و لایەنە سیاسیەکانمان بوون تاوەکو قۆناغەکانی دروستکردنی پارێزگاکان بەم قۆناغە گەیاندووە ناکرێت لەم قۆناغا گیر بخواتووە کۆی کارەکانیش بە معەلەقی بهێڵدرێتەوە. زۆر باشە کاک هادی، پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە ئێستادا چی لە بابەتەکە دەگۆڕێت بۆ دانیشتوانی شاری هەڵەبجە و ئەو شوێنانەی کە سەر بە پارێزگای هەڵەبجەن لە کاتێکدا لە ئێستادا ئەنجومەنی پارێزگای سلێمانیمان هەیە، ئەنجومەنی پارێزگای هەولێر و دهۆکمان هەیە، ئەوان هیچ ئیشێکی دیاریکراوە یاخود وەزیفەیەکی دیاریکراویان بەم جۆرە یاخود ئیشێکیان بۆ هاوڵاتیان نەکردووە لەم قەیرانەی ئێستادا، چونکە بەهۆی ئەم قەیرانەوە دەستیان بەستراوە. پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە لە ئێستادا چی بۆ هاوڵاتیان دەکات ئەگەر بێت و پێک بهێنرێت؟ کاک هادی؟ زۆر باشە کاک هادی، پرسیاری ئەوم کرد لە ئێستادا سێ ئەنجومەنی پارێزگای دیکەمان هەیە جگە لە کەرکووک، ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و سلێمانی و هەولێر و دهۆک. لە ئێستادا ئەم ئەنجومەنانە بەهۆی قەیرانی داراییەوە ناتوانن هیچ بۆ هاوڵاتیان دەربکەن، تەنانەت لە دەرکردنی یاساشدا وەکو ئەنجومەنەکانی پێشتر نین. لە ئێستادا پێکهێنانی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە کێشەی ئێوەیە، ئەگەر هات و پێکهێنرا چی بۆ هاوڵاتیان پێدەکرێت لەم کات و سات و لەم ئان و ساتەی ئێستادا؟ ئەگەر کاک هادی لەگەڵم بێت بەڵێ، زۆر سپاس بۆ بەڕێز هادی حەمەڕەشید، ئەندامی دیاریکراوی ئەنجومەنی پارێزگای هەڵەبجە کە ڕاستەوخۆ لە شاری هەڵەبجەوە لەگەڵمان بوو. سپاس بۆ ئامادەبوونی بەڕێزیان. لە یەکێک لەو ناوچانەی عێراق کە لە ماوەی ڕابردوودا لەژێر دەستی داعش دەرهێنراوە، قوتابیان بۆ خوێندنی وانەکانیان